بڕۆن بڕۆن بۆ دەنگدان هەموو پێک ڕاجەماوار بڕۆن بڕۆن بۆ دەنگدان هەموو پێک ڕاجەماوار لستی 190مان بکەن بە گەورە و ڕابەر لستی 190مان بکەن بە گەورە و ڕابەر بکەن بە گەورە و ڕابەر مدير ئاسایشی هەولێر هەر هەیبێ و بەرز و پایە ئەویش بارزان قەسابە بەڕاستی زۆر ئازایە وەک ڕەشە بای سلەیمانی وەک گەردەل و لەوایە ئەگەر کەوتە پیاوەتی کەسی دەرە قەت نایە ئەگەر کەوتە ناو شەڕێ کەسی دەرە قەت نایە بە 2 سەعات نایهێڵێ دژمن لەو گورد و سیایە هەموو دووعای بۆ بکەن بیپارێزە خودایە چێ وەک مدیر ئازایە لەو ئوکرانیا و رووسیایە شێرە سوارێک پەیدا بوو خۆشی خستە کوردستان شێرە سوارێک پەیدا بوو خۆشی خستە کوردستان تەمەنی 2 ساڵان بوو شێر بم بردیان بۆ زیندان هەردەم لە خابەتدا بوو ئەو سەرقەفڵەی شەهیدان هەموو کوردی ڕزگار کرد مەلا مستەفای بارزان ئێستا لە زەیتی سەرۆک خۆمی دەکەم بە قوربان ئێستا لە زەیتی سەرۆک خۆمی دەکەم بە قوربان جوانی شێخ ئەحمەد خۆش بێ بۆی دەڵێم مەزار بەندان کوردستانە کەم جوانە بابی هەموو کوردانە کوردستانە کەم جوانە بابی هەموو کوردانە ئاڵامان بەرز بووە وەک ئاڵای وڵاتانە بە 100 ئەوروپای نادەین وەڵا ئەو کوردستانە لستی 190مان بژی ئەو کاکشوانە بۆ ژمارە 36 خۆش بن ئەو کاندیدانە جوانمان زۆر خۆش دەوێ لەو عێراق و ئێرانە جوان جێشاناسیە لەنێوە کوردستانە قەڵا ڕەمزی کوردانە ماڵبەندی شاعرانە کۆنتیشان لەو جیهانە پایتەختی کوردستانە شاری هۆلا گۆشکێن جێگای مرد و مەردانە کۆنتیشان لەو جیهانە پایتەختی کوردستانە شاری هۆلا گۆشکێن جێگای مرد و مەردانە 100 جار دەڵێن بەخێر بێن یەک یەک گەو میوانانە مندۆوا لە تەنیشمە ڕاوەستاوە شێرانە یاڕەبی تەمەند درێژ بێ لەو عێراق و ئێرانە لە خۆی دەوەشێتەوە رووسیە یا ئەڵمانە لە خۆی دەوەشێتەوە رووسیە یا ئەڵمانە هەر سەباعاتی پشتا بۆ ئەو جۆرە کەسانە بۆ ئەو جۆرە کەسانە مەمنونی خەر عومەرم ئەو شۆکە عەلێرانە لەکوێیە هەڵمەڵمەندێک وێنەگری وێنەگرانە سڵاو لە خەرزانیار بێ کوڕی شێرە مەردانە ئەی دەست و پەنجەر ماز دەکەم ئەو قامکانە چاک بۆ عازی لێی دەدا وەڵای ئەو شۆکانە ئارام سێرەفانی کوڕی شێرە مەردانە ئەهلی سێرەفانی مەردن بژی ئەو پێشمەرگانە لە خزمەت کاک بورهانم بژی بورهان تاقانە لە شوێیە کاک ئارام برای خاڵە کاروانە هەردووک برای سەباعن لە درۆیانە بوختانە هەردووشیانم خۆش دەوێ لەناو ئەو هونەرمەندانە کاروان زیرانی منە لەناو ئەو سەیتاقانە لەناو ئەو سەیتاقانە جێڕێزی هەیە وەڵادا لەلای ئەو عاتیانە سڵاو لە هەموو میوانە بەڕزەکان یەک بە یەک لێوان دێنم نێوەکانیان ناسام لە خزمەتیاندام يلا اي بارزاني ليادماني كركوك دلي كردستاني بارزاني ليادماني كركوك دلي كردستاني اي عمري خالد قصاب دلي ديوار ودينغا روبرم ووساوا زقي ودلي سينغا لشوكة هيبتي دلي شيرو فلينغا وك بازراو دكا مندو بدستو قولو سنغا سيويان برتقالا
سەوەڕی ئازایە وەک پێشمەرگە هەڵمەتیش لەوێ نەگری ئازایە وەک پێشمەرگە چێ بەگە و شێوەزیرە چێ شازادێ و میرە چێ ڕۆڵەی چاو نەترسە چێیە باوکی فەقیرە ئەو کوڕانەی زراری دێنن سەد هەزار لیرە لە لەشکری یاران لە لەشکری یاسایی کاکە بێستون خۆی من لە لەشکری تایبەتی کاکە بێستون خۆی میرە مندا وەکو بایە بێستونیش دەڵێی تیرە شارامی خۆشە ئای شیرنە وەکو هەنجینە شیرنە وەکو هەنجینە دەمی بە پێکەنینە جوانە ئەو نازەنینە دەستم پەیمانی تازە لەگەڵ ئەو نازەنینە شەهرام جوانم تەسویرکە ئەو بەندە پێکەنینە شەهرام جوانمان تەسویرکە ئەو بەندە پێکەنینە شەهرامم خۆش دەوێ کوڕاچیخی شیرینە لە لای سەباعازی وەکو چیای سەفینە لە خزمەتی دامە زار حاڵم ببینە زار حاڵم ببینە شوانی شێخ ئەحمەد بەڕاستی مەرد و پیاوە شوانی شێخ ئەحمەد خۆش بێ بە خەلبابی خۆی پیاوە بۆ هیچ کەس و لایەنێک چۆچی دانهێناوە ئەمن چاچی دەناسم خوا غیرەتی پێداوە کول لەشکاری لێناکە خەڵقانی لە سینگناوە شوان دەچێ بۆ پەرلەمان بابوو بە پیری پیاوە بۆ لستی سەتونەوە شەوقی لە دنیاداوە بۆ ژمارە 36 بە جوانی وا نووسراوە ئەویش کاکە شوانە لێرە نێوی نووسراوە جێی شوانی لێرە بێ بیابان و بێ ئاوا بیابان و بێ ئاوا زەنگێشی بۆ لێدەن دەبا بێتە ئەو ناوە هەڵمەتیش تەسویری دەکا کاک زانیاری زۆر پیاوە بژی بڕوان تاقانە گورستان و هندستان سربستان و عربستان مێر و عەجەم مێروستان داغستان و غەمستان ئەوانە مویەسان با بێمە سەر کوردستان جگەر مێر و کوێستان یان هاوین بێ یان سستان ئەیان شەمامەی نێوبێستان لەگەڵ سەرخۆش و مەستان دڵتەنگ و دوو دڵوپەستان لە ڕۆی یشن و لەوەستان لە بێگانە و لە دۆستان ئەوروپای و ئەمریکان هاتنە سەر تاپەی جیان باش بزانن کوردینە بە نرخی خاچی کوردان بە نەفتی کوردان دەژین ئەوروپای و ئەمریکان لە سوقرە چێشی عەجەم لە مەحکوماری وەسمان شاری قەڵاو منارە ئەو عاسیمەی کوردستان خوایان نەمردم دیتم ئاڵای بڵندی کوردستان هەڵکراوە لە گێژلا بوتە ڕێسی دەوڵەتان مەتارێکمان پێویستە تایبەت بۆ هونەرمەندان منتیق و کاروان سەما پێی بڕن بۆ هەندەران سەتاسەر یەکەم دەبێ سەتاسەر یەکەم دەبێ وەڵڵاهی کاکە شوانجان جوانی شێخ ئەحمەد خۆش بێ بۆی دەڵێم مەزاربەندان سەتاسەر پێم دەچێ وەڵڵاهی کاکە شوان ژمارە 36 خۆش بێ بۆی دەڵێم مەزاربەندان زانیار چاچی لێدا خۆشەویستی هەموومان هەرگوزی کاکە مندوو مەرجانەر ئەو ڕۆیە هەر بژینە 390 ژمارە 36 کاک شوانی شێخ ئەحمەد
دەنگدانە دەنگی کوردستانە پارتی بەرزانی خۆش بێ بۆیان بڵێم بۆ چاوانە بۆ لستی سەتونەوە دەیڵێن زۆر بە پیاوانە بۆ ژمارە 36 بەیادی کاک شوانە شوانمان زۆر خۆش دەوێ قەڵای ڕەمزی کوردانە هەولێر ژان قەڵات شاری دێرینی وڵات هەولێر ژان قەڵات شاری دێرینی وڵات پایتەختی گەلی کووردە هەر لە ئێستا و لە داهات بەبێ هەولێری جوانم هەڵ ناکەم ناژیم یەک سات هەڵ ناکەم ناژیم یەک سات ئەرێ هەولێر جوان و ڕەنجینە خاکەکەی چەند شیرینە هەولێر جوان و ڕەنجینە خاکەکەی چەند شیرینە تێیدا پڕ گوڵ و گوڵزار باشتی ڕووی زەمینە بەرز بێ قەڵای هەولێر مقابی چای سەفینە دانیشتوانی ئەو حەفلە باش و مەرد و سەنجینە هەولێرم زۆر پێخۆشە هەولێرم زۆر پێخۆشە لەناو ئەو کوردستانە دکتۆر پشتیوان سادق خەمخۆری هەمومانە مەکتەب ڕێخستنە و خۆشەویستی هەمووانە یارەبی تەمەندێش بێ لەو عێراق و ئێرانە کورە من شاناسی پێ دەکەم خەمخۆری هونەرمەندانە من شاناسی پێ دەکەم خەمخۆری هونەرمەندانە دکتۆر جان خۆشەویستی بەڕاستی بە هەڵوێستی کاک پشتیوان خۆشەویستی بەڕاستی بە هەڵوێستی من لە خەڵکی هەولێر ڕا یەکەم جار ناوم بیستی گوتم عومەر ڕاست دەکا دەست منەیە نێو دەستی کە چاوم بە تۆ کەوت گەشت بوومەوە بەڕاستی زانیم دڵسۆزی ئێمەی خاوەن بڕیار و هەستی سەباعاتی تاما بێ تۆ دەکاتم مەبەستی کەسێکی وەفادارم مەحتی دەکەم بەڕاستی مەحتی دەکەم بەڕاستی دکتۆر پشتیوان دکتۆر پشتیوان سادق وەک بابی خۆی بەناوە دکتۆر پشتیوان سادق وەک بابی خۆی بەناوە ئەوەی لەوم بیستووە مەردە و بە مەردی ژیاوە بۆ هیچ کەس و لایەنێک سۆچی دانەهێناوە دکتۆر پشتیوان سادق لێی دەکەمە و سڵاوە هەرچەندە لێرە نییە و لێرە نییە و جێگای باوە لێرە نییە و جێگای باوە سڵاو لە برا گەورە سامان ئەی شێرزادی شەید حەمید بە دوور بێ لە فەڵایە ئەو شێرزادەی دەبینن شانی وەشانمدایە سەباعاتی خۆش دەوێ چۆن بە برای خۆی دەونایە ئەم
منیش لە خزمەتیدەم هەتا تایە ئەو جەمەدانی جوانە لێ جوانە بەرز و پایە هەموو شێزادە ناسن گۆرانی ئاوای دەوێ ئەویش وەک سەباعازی سەرۆکی زۆر خۆش دەوێ ئەویش وەک سەباعازی سەرۆکی زۆر خۆش دەوێ بەخوا زۆر جوان وسرایە ئەگەر بستە پەرلەمان کورە پەرلەمان ئێمە یان لە بیرمایە ئێمەش لە خزمەتی دای لە تاتایە برەزانیا کوردیم لەگەر بێچم نەتم بە تورکایە هەرچەند عەسفی تورکایە بەو کەسەی بەدەنیایە ئەوە شەڵمەت منتیکە خۆشەویستی دنیایە پشتە بۆ سەباعازی فێر بم تەهاژ نەمایە چونکە تای خۆشەویست ئەوە بڕیارمەندایە هەڵمەت منتیک تەسویرکە ئەلاو شارە سەپایە وەک کەناڵی 24 بە خودای وەک ڕووداوایە بەخێر بێ کاکە ئەحمەد گەنجە لە نێو گەنجانە هەرچەند ئەحمەد دەبینم کورە دەڵێ یوسفی کەنعانە لێرە نێوین بیسوە کوڕی کاکە شوانە ئەحمەد بەخێر دێنم بەخێر بێ بۆ ئێرانە کاک شوان ڕێزی هەیە لەناو ئەو هونەرمەندانە پاسە ساڵ پێش ئێستاکە نەدروایەندە بوختانە ئیشم بە کاک شوان بوو کوڕی شێرە مەردانە بۆ بامی جێبەجێ کرد نەدروایەندە بوختانە بۆیە شوانم خۆش دەوێ هەتا ئاخری زەمانە خۆشەویست ئەمانە کاکە شێرزاد بەناوی خۆمان و بەناوی میوانە بەڕزەکان بەخێرهاتنی خۆشەویستی خۆم برای خۆم کورە وەڵا چلمایە لۆم نەکا کاک خێراتی کاکە چیچۆی خۆشەویست و کاکە سیامەندی خۆشەویست و پێشمەرگەی ئازا و بەجەرگ بەخێر بێ سەرچاوان بەڕاستی هەموو کاتێکە قەدەستی ماسکەم پشت بووە لە بۆ من کاکە نۆرێم خلاص نەبوو کاک مەرجان ئەو جا با گۆران بێشکە کاک کاروانمان زامانە کاک ئەرکان گەرمیانی بەخێر بێ کاک ئەرکان سەرچاوان زۆر بەخێر بێن بەخێر بێن چیه بران تاقانه
لە بۆ پارتی و بەرزانی ڕی خۆی پیدا کردووە لە بۆ پارتی و بەرزانیە بخير هاتني لبكا المجال دروي تيكا كاكسا من فياوي ساكا ساكي لقرم كدوة سبا قدرو يناكا او روشا لبيرنا كرشن بوسي نيمكا ساكي وايلك قرم كرباب لقر كوريناكا باب لقر كوريناكا یادی کاکەمان نەزار ئێستاوا دەیڵێمەوە پێم وا دەڵێن نەخۆشە خوایە زوو تا ببتەوە كخالد قصاب سمينا شل خزمتي داينا ورانا تشيلو تومار دكين شعرك لنا خيل عزيدان درايو هر ان شاء الله دسينا كل مام زانيار ان شاء الله لخزمه داينا